لەمەوەی بەڕێوەچوونی جامی جیهانی 2022 قەتەر، هێڵی فڕۆکەوانی قەتەر داشکانی تایبەتی لە گەشتەکانی بۆ دەوحەی پایتەخت و گەڕانەوەی بۆ هەموو فڕۆکەخانەکانی جیهان کردووە. دوای گەیشتن بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی حەمەدیش لە دەوحە، هۆکارەکانی گواستنەوە بەردەستن بە تایبەت پاس و میترۆ بە خۆڕاییە بۆ ئەوانەی گەشتی نێو قەتەر دەکەن کەوا کارتی هەیای تایبەت بە کاتی مۆندیالیان هەیە. لە نێو فڕۆکەخانەوە وێستگەی میترۆ هەیە و لەوێوە بە ئاسانی بە هەموو شوێنەکانی دەوحە دەگەی. هەر لە نێو فڕۆکەخانەوە پاس بۆ زۆربەی شوێنەکان دابین کراوە تاوەکو جەنجاڵیەکانی سەر هێڵی میترۆ کەمتر بکاتەوە. ئێرام شێربە، دڵی دەوحە، سەنتەری گۆڕانکاری لە هێڵەکانی میترۆ. دەوحە خاوەنی سێ هێڵی میترۆیە: سوور، سەوز، زەرد. هاوڵاتیان لێرەوە بە ئاسانی دەتوانن گۆڕانکاری لە هێڵەکانی میترۆ بکەن بە ئاراستەی دەستە ڕاست و دەستە چەپن بۆ هێڵی زەرد، لە دەستە ڕاست بۆ ڕازە بۆ عەبود، لە دەستە چەپیش بۆ عەزیزیە. ئەو دوو ئاراستەیەی دواوەشم دوو هێڵی لەسەرە. هێڵی سەوز ئاراستەیەکیان بۆ مەنسووریە و ئاراستەیەکیان بۆ قەتەرمۆڵ. هێڵی سووریش ئاراستەیەکیان بۆ وەکرا، ئاراستەیەکیان بۆ لووسێر. لە هەموو وێزگەیەکی میترۆ چەند پاسێک دەردەچن بۆ ئەو شوێنانەی میترۆ پێیان ناگەن، بۆ ئەوانەشی بیانەوێت بە خۆڕایی گەشت نەکەن لە دەوحە و بە کاتێکی کەمتر و ئاسانتر بە شوێنەکان بگەن. کۆمەڵێک کۆمپانیای ئۆنلاینی تەکسی بەردەستە. هەر هەشت یاریگاکەی جامی جیهانی 2022 قەتەر لەسەر هێڵی گواستنەوەی میترۆ و پاسن. هاندەران بە خۆڕایی پێی دەگەن. بە جۆرێک 5 یاریگایان وێزگەی میترۆ لە بەردەمیانە و ڕاستەوخۆ بەرەو یاریگا دەچن. یاریگاکانی تومامە و ئەلجەنوب و ئەلبەیت دوای گەیشتنی میترۆ بە نزیکترین وێزگە لە یاریگاکە ڕێژەیەکی زۆری پاس ئامادەکراون ڕاستەوخۆ هاندەران بەرەو یاریگا ببن. بەهۆی زۆری فشار لەسەر هێڵەکانی میترۆ، قەتەر پلانی دووەمیشی بردە بواری جێبەجێکردن کەوا لە نزیک یاریگاکانەوە پاس هاندەران بۆ کۆمەڵێک شوێن ببات تاوەکو قەرەباڵغی پێش یاریگاکان کەمتر بکاتەوە. لە ماوەی یاریەکانی جامی جیهانی، هێڵی میترۆی دەوحە ڕۆژانە 600,000 بۆ 1 ملیۆن خەڵکی گواستۆتەوە لە وێزگەیەکەوە بە وێزگەیەکی دیکە. ئەمە ژوای کردووە بە تایبەت دوای یاریەکان میترۆکان پڕ بن و سەڕەیەکی یەکجار زۆریان بۆ بچیرێت و ببێتە هۆی ماندووبوونی سەرنشینەکانی. لە دەوحەی پایتەختی قەتەرەوە حوسێن محەممەد، کەناڵی پێام.